دیمەنی چەند گوندێکی سنووری ئیدارەی سۆرانە نەبوونی پرۆژە خزمەتگوزاریەکان و نائارامی ناوچە سنووریەکان خەریکە ژمارەی گوندە چۆڵکراوەکان زیاتر دەبێت. زۆر ماری لێبوون ئێستا ماریکم لێمانە و بەریاندە شاری کردیا لە شاری خۆشترە شار گەنج لێرە نینە گەنج هەبەر دێ شاری کردێ بەس پیرەکان لێرەمانە مادیبوونی زۆرە و هەیە هەموو شتی لێرە پێدابین ناکرێ لە شاری لە خۆتی ئیشە چێکا کە سابەت تێچێکە باشتر بەڕێتی چێری ڕائەگری ماست پێ نافرۆشێ وەکو پێویست پێت نافرۆشێ پێت ناگەت شار ئەوەندەی نانی ئەتو لەو ڕێدەی لە شاری دوورە بزنی ڕائەگری ینی بەربوومی تو وەکو پێویست ناگەتە شاری بفرۆشێ ئیدیکە نیتیشی ئەو ڕوبەرەی نییە منی زیاد ڕاگری لە عەدی خۆی پێبڕێ بچی ژیانی پێ بسوڕێ بەڕاستیبی گرفت زۆرە لێرە زۆرە وەکو سارکە وەکو ڕێی کوڕژە و شیوەپان ئێستاوەتە من هاتیمە خوارێ تقریبن 6 لۆفەی هاتیمە خوار لە سەری حەساری هاتیمە نەک خۆرە هیچ بەڵام هەر لۆفەکانیشی بەکەلنان زادەکانیشی بەکەلنان خوا ئەیزانی ئەوە سایقی تەماتان هەمویان شایدن لە سەو قسەم بەکار و ئیلاهی خوای گەورە دەینە خواردنە وەڵڵاهی ڕێکی زۆر خەتەرە جاران گرێ دەریانە داینێ ئەو ساڵ ئەویش نەبوو. ئێستا گونشینان گرفتی پرۆژە خزمەتگوزاریەکانیان هەیە لە سەرووی هەمویان خراپی ڕێگاوبان و کەمی ئاو نەبوونی بنکەی تەندروستی و نەبوونی ئاستەکانی خوێندن و گرنگجینەدان بە بەرهەمە خۆماڵیەکان لە بەروبوومە کشت و کاڵیەکان و پەلەوەر و ئاژەڵداری لە سەرووی هەمووشیان نائارامی لە ناوچە سنووریەکان بەهۆی بەردەوامی بۆردومان و تۆپبارانی وڵاتانی دراوسێ. لە هەر شوێنە خزمەتگوزاری نەبوو زیاتر ئەو شوێنە بەرەو چۆڵیەتی ئەڕوامەڕە و نەک هەر چۆلیەتی وێران بوون هاوخۆتە خانانە بینی چریات پێشتر دوسێ ماڵ هەل دەو خانیانەداون بەڵام ئێستا وێران بووینەوە هەر خاپور بووینە لەبەر ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە ینی زۆر گرنگی بە گوندەکان نادا بە تایبەتی ئازاری هۆکارەکەی گوند لۆ چۆلە بن مەسلحەتی تێدانی ئیشی لێ نەما حالم بە زەحمەت بێ نارێم گرانیە برا بخوای بەس قاتینە الحەمدولله لە خوای بە زیادی بی من دارێن حاسی من دارچار ئەوە تێمەلا شوان سیچا من دار تەلەبەنە سیچا من دارە مەکتەبێ بی نەحاڵڵه جعلە بە ئەندێ بڕۆ بە پیاوە کتۆ بە نەحەوە فرێ و بە سەرما لە حالم بەرە لە خوبڕون پیاوانەترە و باشترە. لە سۆران وەک ناوەندی ئیدارەی سربەخۆ دەستکراوە بە جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان بەڵام لە تەواوی گوند و ئاوەیەکانی سنوورەکە هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری ئەنجام نادرێت بۆیە کۆچی گونشینان بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.